خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی. ئەمڕۆ خەڵکی کوردستان شایەتی دوو بۆ نەبوو، کەمیان ڕۆژی ئاڵا بوو، خەڵکێکی زۆر بە فەخرەوە یادی یاخود ئەو ڕۆژەی بەرزە نرخاند. ئاڵا ڕەمزی هەر نەتەوە و میلەتێکە جا سزای بگاتە میلەتی کورد کە میلەتێکی چەوسا و زڵم لێکراوە درێژایی مێژوو و لە هەمان کاتدا گەیشتنەوەی تەرمی شەهیدی فەرماندا ئاکام عومەر بوو کە یەکێک بوو لە گەنجە ئازا و تێکۆشێرەکانی شەڕی داعش هاوشانی فەرماندە و پێشمەرگەکانی تر. خوێن بەخشین و ڕۆح بەخشین لە پێناو خاک و ئاڵا و لە لایەکی تریشەوە هەندێک جار نەبوونی ئینتیما و کەسبوونی ئینتیما دوو شتن کە بێکەوە ئێستا لە هەرێمی کوردستان هاوتەری بەڕوان، چۆن ئەم بابەتانە فۆرمەلە بکرێت و تەوزیف بکرێت لە پێناو خەمی نیشتیمان و کێشەی نیشتیمان. شەو لە پانۆڕامادا گفتوگۆ لەو بارەیەوەکەین بە میوانداری هەرێک لەوە ڕێزان بەڕێز وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان و لێپرساوی مەڵبەندی پێشمەرگەی کوردستان. سوپاس کاک وەستا ڕەسوڵ بۆرەوەمان دوێتە هاتیتە پانۆڕاما. سوپاس دەکەین. یەکێک لەو پێشمەرگانەی کە لە سەردەمی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش کاک عەلی پۆڵا لە یەکێک لە جەبهەکان ڕوبەڕووی داعشە بێتەوە دوای ئەوەی ئەکەوێتە محاسەرەوە هێزێکی تایبەتی کاکە ئاکام شەهید ئاکام فریای کاک عەلیەکەون. کاک وەستا ڕەسوڵ پێشتر لەگە کاک عەلی قساکەین. کاک عەلی سڵاوت لێبێ. کاک عەلی پۆڵا ئەم کاتت باش. کاک عەلی بەڵێ سڵاوت لێبێ. من ئەمەوێ بۆ دەست پێ بکەین چیرۆکی ئەو ساتەم بۆ باس بکەیت کە دوای شەڕێکی قارەمانانە کەوتنە شوێنێک کە دەربازبوونتان ئاستەم بوو، دواتر هێزێکی پێشمەرگە بە فەرماندەی شەهید ئاکام ئێوەی ڕزگار کرد. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاو و ڕێزمێ بۆ تەواوی بینەرانی کورسا لەمە کاتە پیرۆزەش هاتە کە ڕۆژی ئاڵای کوردستانە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان و کاک ئاکام نەوی ئەەکەم. سڵاو و ڕێزمێ بۆ کەمەندامانی سەنگەر بۆ پێشمەرگە دێرینەکان چاوی هەموو لە یەک ماچەکەم. بەڵێمێ لە 39 2015 لە میحوەری ڕۆژاوای کەرکووک کەوتمە بۆسەیەکی داعشەوە دوای مقاومەیەکی 5 ساعات و 40 دقەیی هێزەکانی پێشمەرگە هاتن بەدەمەوە کاتن بەدەمەوە یەکێک لەوانەی هێزێک لەوانەیە کات بەدەمەوە شەهید ئاکام بوو ڕۆحی شاد بێ هاتن بەدەمانەوە بە 5 هەمەرەوە یەکێک لە هەمەرەکان تەقیەوە بەڵام هاتنی ئەوانە ورەیەکی بەهێزتری بەهێزی پێشمەرگە بەخشی. کاک عەلی تۆ بریندار بوو یاخود هەر ڕێگەی دەربازبوونت نەبوو؟ من بۆ خۆم بریندار نەبووم. ئێمە 4 پێشمەرگە بووین، یەکێکمان شەهید بوو بە ناوی شەهید سەربەست، دوانی تریشمان بریندار بوو. من بۆ خۆم مابوومەوە بە تەنها بە سەلامەتی کەوتینە بۆسەی داعشەوە محەسەر دراین. ئیتر شەڕێکی یەکجار قورسمان کرد هەتاوەکو ئەو کاتە هێزەکانی پێشمەرگە هاتن بەدەمانەوە لەگەڵ هێزەکەی کاگە ئاکام. یعنی تۆ هەر 4 دەورت داعش بوو، هەر 4 ئەو شوێنی لێی مابوو تۆ لەگەڵ ئەوڕا پێشمەرگە هەر 4 دەورت داعش بوو؟ بەڵێ بەڵێ من 4 دەورم داعش بووم، محەسەر درابووم، ینی توانای ئەوەم نەبوو دەربچم. بەڵێ قارەمانێتی ئەوان چۆن بوو کە هاتن بە پیر کۆمەڵێک پێشمەرگەوە کە لە ناویاندا یەکێکیان جەنابەت بوویت؟ بەڵێ دیارە هەمومان ئەوە باش ئەزانین کاگە شەهید ئاکام بەڕەحمەت بێ لە هەر شوێنێک و لە هەر جێگەیەک وایە شوێن دەستی خۆی دیار بوو بەدەر لەو شەڕانەی کە بەدەر لەو شەڕەشی کە هاتووە بەدەمی منەوە و بەدەمی هاوڕێکانەوە. شەهید ئاکام یەکێک بوو لە فەرماندە هەرز ئازا و جوامێرەکانی ئەم نیشتیمانە ئاچوونە هەر شەڕێکەوە شەڕی یەکلاکەرەوەیانە کردیانی کەیان و هێزەکەی کاگ ئاکام هاو ئیتریانی یەکلاکەرەوە بوو. ئەو نەبوو بڵێ وەڵا ئەم هێزە
مقاومه كاشي اخوانا دا بمل او شرعت يعني هي يقلا كروبون كشيء كان بالرحمه يعني او نبو مناقشه الى قلاب كري لا شرع كهات باكي اكردو يعني او نبو مناقشه الى قلاب كي هي زكي زور بيزو زور توك مبون اول شيء كزور جرينجا باسي بكم فرمانده زور مهمه لنا هي سربازيه بله شهيد اكام يقول لفرمانده هر ازا بهيزكاني امولاتا امني اجتماعنا براي من بخوم يعني قناعتي خوما امن اجتماعنا بيويسي بو اقليته بو خيرته بو مداهمي شهيد اكامه هزي بيشمرگه هزي كي توك مي زور بيزا بلام اوي كا گرنگه فرمانده كيتي براسي شهيد اكام يقول له فرمانداني ك دسي بوراب كيشري لنا صدان هزار فرمانده نجي لنا يقدر كاك علي للروجي الا وللروجي اوي كا ترمي شهيد اكام قرندرا وهرمي كردستان وبخاك سبيرا پامی تۆک و پێشمەرگەیەکی دڵسۆزی خاک و نیشتیمان چییە؟ وڵی پەیامی من ئەوەیە کاکە من بۆ خۆم لە هەموو جەبهەکانە شەڕم کردو ینی پەیامی من ئەوە ینی چا شەید برایمی مامبارامی مایاوە پێشەوە تۆ ڤیددیۆیەک هەیە تۆنی دەوەی سەردەمی شەڕی داعش کە پێشمەرگەکان ماچ دەکەن وەڵێن ئازاد بوویت و ڕزگار بوویت ئەو کات و تۆژەڵی سوپاس بۆ خۆی گەورە بەڵێ 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 جاعفو کاکزانە پەیامی من چییە؟ ینی تۆ سێریکە ئێمە لە سەنگەرەکانە چ بە سۆسیالێز چ بە پارتی چ بە یەکێتی هەمومان خوێنمان تێکەڵ یەکە بێ یعنی تۆ سێریکە کوڕی کاگە حەمەی حاجی مەحموو لە سەنگەری پێشمەرگا شەهید دەبێ لەولاوە شەهید برایمی مامبارامی مایاوە شەهید دەبێ پارتی دیموکراتی کوردستانە لێرەوە کاگاکەم شەهید دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە لە سەنگەرەکانی پێشەوە بە هیچ جۆری فەرق و تەوافقمان نەکرۆ باوەڕکە من بە حکمێەوەی تێکەڵی ئەم لیوە لەگەڵ لەناو ئەم لیوە هاوبەشانە بوو ینی هەموو برادەرەکانم لە پارتی لە یەکێتی لە سۆسیالس ئەوە ئەمڕۆ من سەیرم ئەکرد ئەندام پێشمەرگەکانی پارتی پێشمەرگەکانی سۆسیالە پێشمەرگە یەکێتیمی ڕسمی شەهید ئاکامە و لەولاوە هەمووی ڕسمی شەهید برایمی مامبارامی مایاوای لەولاوە ڕسمی شەهید عەتای کوڕی کاگە حەمەیە یعنی ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بیرێک لەم جۆرە خوێن ڕژانە بکات ینی ناکرێ من هەر بۆ خۆم خوێن ببەخشم لەبەرەوەی بۆ نمونە من پارتی نیم بۆ من یەکێتینم ئەم خوێنەی من بە هەندوەر نەگرێت داواکارم لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە گیانی برایەتی و تەبایەتیوە کار بکەن بۆ ئەم نیشتیمانە کەس ئیش لەسەر بچووکردنەوەی کەس نکات کەس ئیش لەسەر دەرپەڕانی کەس نەکات چونکم ئێمە نە ئێمە ئەتوانین ئەوان ئاوتکەین نە ئەوان ئێمە ئەتوانن ئاوتکەن بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە دیفاع لەو نیشتیمانەیەکەین ئەوەشی کە لە هەمووی گرنگتە لە پشتی ئێمەوە هێزێکەکەی ئەم نیشتیمانە ئەبا بەڕێوە ئێمە داواکارین لەو هێزەی کە لە پشتی ئێمە ئەم نیشتیمانە ئەبا بەڕێوە گیانی تەبایەتی و برایەتی وەکو ئێمە بپارێزن یعنی بۆ ئێمە بۆ یەکتری لە پێناو یەکتریا شەهید دەمین لە پێناو یەکتریا خوێنە ڕێژین لە پێناو یەکتریا ئەمرین بەڵام لە پشتی ئێمەوە هێزێکێت ئەڵێ من نەخێر ئەمە حیسەی منە ئەوە حیسەی من کاکەوە خراپە ئەوە ینی ئەوە بەرژەوەندەکانی کورد ناپارێزی جارێ لەم کاتا بە تایبەتی عەفو کاکزانە لەم کاتا ئێمە لە بەردەم مەترسیەکی زۆر گەوران ئەوە لێو بە تەیارە لێمانە درێت لێو بە درۆن لێمانە درێت لێ هێرشەکرێ ینی پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بیر لە یەکگرتنێک بکاتەوە بیر لەوە تەوافقێکی سیاسی بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە خوێنی ئێمە لەو سەنگەرانە بەزایان نەچێ بەڵێ کاکزانە بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەلی پۆڵا پێشمەرگە و نیشتیمان پەروەر سپاس بۆ تۆ کاکە عەلی کاک وەستا ڕەسوڵ ئەمە قسەی کاک عەلی پۆڵا کە پێشمەرگەیەکە و ڕەنگە خۆت زانیاری تەبێت لەسەرەوەی کە خۆت مەسئولی محور بووی ئەو کات کەوتوتە ژێر دەستی داعش و هێزێکی پێشمەرگە ڕزگاری کردوون کە یەکێک لەو هێزە کاک شەهید ئاکام بەشداری کردوەوە ئەمانە چی بە ئێوەڵێ وڵا سپاس سەرەتا سەری ڕێز بۆ کاک ئاکام و تێگڕای شەهیدانی کوردستان سڵاو لە هاوسەنگەرەکانی کاک ئاکام هەموو پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کاکە عەلی پێشمەرگەیەک بەو پەڕی دڵسۆزی خۆیەوە تێڕوانینی هەبوو لەسەر یەک ڕیزی ناو هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە بۆ خۆی پەیامی هێزی پێشمەرگەیە ینی بەڕاستی تا ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان داخلی چێشمە چێشمی سیاسی نەبووە لە نێوان ئەم لایەن و ئەو لایەن هێزی پێشمەرگەی کوردستان زۆر لەوەی کە کاکە عەلی باسی کرد زیاتر
ئێمە نمونەمان لەلایە کە خوێنی بۆ نمونە لە 16 ئۆکتۆبەر 4 پێشمەرگە لە ناو باجەرێکە شەهید بوون دوانی یەکێتی بوو دوانی پارتی بوو هەر چوار ینی خوێنی هەر چوار لاشەکە بەیەکەوە تێکەڵ بوون لە لیوای یەکی هاوبەشە 59 شەهیدمان هەیە ئەم 59 شەهیدە ڕێک ڕەنگە نیو بە نیوی لەم لابێن و لێوی لابێتن ئەوەی کاکە علی باسەکە و حەدەسە من ئاگادارم بەڵام ئەوان مەحوەری 5 بوون مەحوەری ئێمە نەبوون کاکە ئاکام لە مەحوەری لای ئێمەوە بە دەنجی ئەو شەڕەوە چوو بوو هەر بزات ئەو ڕۆژە من لە سەفەریش بووم لێرە نەبووم لەو شەڕەیە بەڵام لە ڕاستیەوە یەکێک لە هەنگاوەکانی ئاکامە ئاکام پیاوێک بوو لە ئازایەتی و لە بوێری و لە دڵسۆزی بۆ نیشتیمانەکەی نەمەکانی هەبوو نە شوێنی هەبوو لە مەحوەری 3 لە مەحوەری 2 لە مەحوەری 1 لە مەحوەری 4 لە مەحوەری 5 حتا مووسڵ و غازر ئاکام لەو فەرماندانە و بە خۆی و هێزەکەیەوە دەچووە شپەیداری شەڕەکەەوە و جێی دەستشی لە هەموو شەڕەکانە دیار کاک بۆستا ڕسوول یەکێتی بۆچی هەموو ئەو فەرماندانەی شەهید دەبن یەک بە دوای یەک مەسەلەن لە شەڕی داعشدا ئەو کەمالی حاجیاغەیە ئەوە سەڵاح تیلمانی ئەوە شەهید شێرکۆیە سوورە نەریمانە دەیانی تەرشێزانەیە بەڵێ ینی دەیان فەرمان بڕۆ بۆ سەردەمی شاخ ینی سەدان ینی فەرماندەی یەکێتی ڕیزە بن بۆ زانی یەکێتی مەدرسەیەک بووە بۆ دروستکردنی فەرماندە بۆ پێشمەرگەی ئازا تۆ ئەگەر تێبینی بکەیت لە سەرەتای دروستبوونی شۆڕشەوە ئەو مەدرسەیە مامەڕیشەکانی دروست کرد هەر مامەڕیشە خۆی بوو بە داسانی سەدەی 20 هەمومان دەزانین دەیان سەرکردە و فەرماندەی تر لە ناو ئەم حیزبەیە یعنی شتێکێ پێی دەگوترێ ئەگەر ئازا نەبی عیبە لە ناو هێزی پێشمەرگەیە ئەگە توانای تەقەکردن و شەڕکردن نەبێ عیبە بۆچی چەکی پێشمەرگاتی هەڵگرتووە ئەمە لە ناوی چێتی نیشتمانی کوردستانە باو بوو لە شۆڕشی نوێیە دیارە ئەو ئەطرافانەی دوایی وەک سۆسیالیست و ئەوانش کە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بڕان هەمان مەدرسە بوو بەڕاستی پێگەیاندنی فەرماندە لە ناو مەدرسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە باو بوو پێ بگە بۆی لە دیفاع لە نیشتیمانەکەت بکەی ئێکە دەچیتە ناو ئاگریشەوە شەهید دەبی کە لە ئێستاشە ئەگە تۆ تێبینی بکەی ئاکام زۆر بە گەنجی هات زۆر گەنجیش بوو ئاکام من لە 2015 ناسیم هاتە مەحوەری 4 کە هاتە ئەوێ بە سەرەتا فەرماندەی هێزێکی بچووک بوو بەڵام لە هەموو شەڕەکانە جێی دەستی دیار بوو هەر لەو شەڕانەیە چەند جارێک بریندار بوو چەندین نمونەی ئاکامم لەلایە کە لە پێشی پێشەوە نەبوو بێ شەڕی مەسەلەن چێک لەوانی کە تۆکو فەرماندەیەکی سەربازی پێماجی چەند شەڕێکە لە یەک دوانێک کە بەشیرمان ڕزگار کرد ئاکام فەرماندەی ئەو قۆڵە من سەرپەرشتیمە کرد ئاکام فەرماندەی ئەو شەقەی کرد کە دەچێتە پێشی پێشەوە کە بەیانەکەی سعات حەوت بوو بەرەو ناودێ ئەلبومەفرەج خۆی و هێزەکەی پێم وایە دەبابێکی هێزەکانی پشتیوانی دووشی لەگەڵا بوو ئیتر کە چوونە پێشەوە هێزە ڕەشەکەی لای کاگاسۆشم هەر لە لابوو با بڵێن یەک بە دواییەکە بەڵام ئاکام لە هێزی پێشەوە بوو ئەو ئۆتۆمبیلێک دێ بەرامبەریان بۆ ئەوەی خۆیان پێ بتەقێنەوە من لە شوێنی کە ژوتومەگەر بێت و ئاکام فریای نەکەوت وایە یا تۆپی دەبابەکەش هەر لێیدا بەڵام ئاکام لەسەر شانەوە تەقی لێ کرد ئەو بە ئەربجی سەرشان تەقاندیەوە ئەو هەمەرە بۆم ڕێژکراوی بکەوتایەتە ناو ئەو هێزەی دوای ئاکامەوە تێپەڕایە لە ئاکام ڕەنگە 100 پێشمەرگەی شەهید کرد بایە ڕەنگە 50 پێشمەرگەی ڕوبەڕووی پێشمەرگەوە باڵێ جادەیەکە هەرچی پێشمەرگەش هەیە لەبەر لەخۆم نەیەتوانی لەم لاولاوەلادا هەمووی لەسەر ئەم جادەیە ڕێک هەمەرەکەش بەرامبەریان هات کە تەقاندیەوە بوو بە مایەی سەرکەوتنی هێزی پێشمەرگە و بوو بە مایەی ئەوەی کە ئەلبومەفرەج کۆنتترۆل بکرێت کە دەیەک بوو لە پشتی بەشیرەوە تا ئێوش کۆنتترۆل نەکرای کلیلی بەشیر بوو بەشیر هێشتا شەڕی تیاما بوو ئەمە یعنی ئاهینمان هەیە بڵێن لە قەتاتی ڤیدۆ شتەکانی هەیە کە قسە لەگەم ناکاو داوای شۆفڵەکە بۆی خەندەقەکانی پێشەوە پڕکاتەوە ئۆتۆمبیل بڕوە ئەوە یەکێ لە نمونەیەکی تر لە من دیسانەوە مۆڵەت بووم لە سلێمانی بووم چون ئەو پێنجشەم بوو کاکیوا ڕەش کاکسەرتیب لە جێی من لە کەیوان بوو 5-6 کەسیش داعش دابەزینە ناو دەرگای کەیوان چوونە ناو ژوورەوە بۆ ناو مەحوەر
کە هێزەکانی ئەمریکای لێبوو هێزەکانی ئیتالیەکانی زیان کردبوو بەڵێ دزیان کردبوو بە دزە هاتبوون لە دەرگای مەحوەر شەڕ بوو دیاری جێگرەکەی کاکە ئاکام لەوێ بوو هەمەرێک ئەتەقێتەوە بە ینی خۆیان بە هەمەرێکی دیارە تەقێنەوە لەگەڵەوەشە دیارەوان لە شەڕ ناوەستن یەکێ لە حرەسەکانی سەر دەرگا شەهید بوو کە لەگەر کاک سەرتیب قسەم کردە و کاتە من سەرتیب وتی من لە ناو گەراجی سیارەکانم 100 مەترێک لە دەرگاوە دوور بوو توی شەڕەکە لەسەر دەرگایە ئەمریکیەکانش بەڕاستی دەستیان کردەوە من تیلیفۆنم لەگەڵ ئاکام کرد ئاکام لە تۆبزاوە بوو لە مقڕەکەی کاک شێخ جەعفەرتم ئاکامە بێ بچی وتی دیار لەوەیە ئەوتم لەبەر ئەوەی ئەوێ وەزعەکەی ناسکە ئەبێ بچیت کە ئاکام چوو بەرەو ئەوێ تا من گەیشتم دوور بوو لێرەوە لە سلێمانیەوە کاکیوارەش و ئەوانش گەیشت بوون لەگە کاک سەرتیپ و ئەوانە دەرگاکەیان کۆنتترۆل کردبەوە کە دەرگایان کۆنتترۆل حساری بەڵێ کە دەرگایان کۆنتترۆل کردبەوە ئاکام خۆی نەگیراوە بۆ پاکسازی داعشەکان هێرشی کرده و بۆ پشتی دیوارەکەی کەیوانەوە بۆ ئەوەی کە دەزانن ئەم تیرۆریستانە یەکیان خۆی تەقیوەتەوە پێنجەکەی تر بۆ شۆ ڕۆیشتون دیارە ئەم لا نییە ماناوەیە ئەو لایە کە دەچنە ناوی دەچن بە دوایەنە چەند سەد مەترێک لە دەرگاکە دوورەکەونەوە هەر پێنج تیرۆریستەکە هەڵستنە سەر پێ و تەقە لە ئاکام و جەماعەتەکەیەکەن یەک لە پێشمەرکانی شەهید دەبێت چەند کەسێککە بریندارە بێ ئاکام خۆی بریندارە بێ بە خراپیش بریندارە بێ ئەوە نەبێ بە برینداری چەکەکەی فڕێدا و بڵێ وەرە دواوە یەک لە جەنازەی شەهیدەکە دەکاتە سەنگەر لە پاڵ ئەوەوە شەڕەکە هەر پێنج داعشەکەیان کوشت کەمەیەکێک بوو لە بەڕای من لە ئەوەتر جارێکی تر مەجموعەیەدا ئەمە بە شایەتی ئەمریکیەکان خۆم و ئەمریکی و لێ بووینە بەڵێ منش گەیشتمەوە ئەوێ لەگەر حەدەسەکەیە هەموو بە هەموو جەنازەکانی پیشاندرا لە تەلەڤیزۆن هەموو فەرماندەکان لەوێ بوون ئەمریکیەکان لەوێ بوو ئیتالیەکان لەوێ بوو ئەڵمانیەکان لەوێ بوون جارێکی تر هەندێکیکە داعش ئەو کاتە کوڕێک شەید بوو ناوی ئاوارە جەلال بوو بڵێ لە دەرگای بەڵێ بەڵێ ئاوارە جەلال لە دەرگا شەید بوو کوڕێ بوو خەڵکی هێزەکانی سنووری ڕانیە بوو لە هێزی لیوای ڕاگەیاندن لە فەوجێکی ئەوان جارێکی تر هەندێکیکە داعش دزەی کردووە سنووری مەحوەری 5 لە شەریکەی نەوت لە خوار ئێمەوە لەو ڕێدووبز هەندێک مۆزەفیان کوشت شەید کردبوو مۆزەفی مەدەنی بۆ بەیانیەکەی ئاکام هەر فەرماندەیەک ئەو نەبوو فەرماندەیەکی دەزوەشێن فەرماندەیەکی بڕمعلوماتیش بوو بە معلومات شتی کۆ کردەوە هاتە لام دیسانوتی ئەو جەماعەتە لە چەمەکەی هێنن خوار قەرەتەپۆن ئەمن دەچمە سەریان معلوماتەکەەوە ئاڵێ کە ئەچێتە سەر ئەو چەمە زۆر چەمێکی دوور و درێژە و هەمووشی ئەم جیایەکە وەکو ژاژ قەمیشەڵانێکە زۆر بە ئەوەی ئاکام لەوێ شەڕێکی زۆر قارەمانانی لەگەڵیان کرد و دیسانۆسیانی لە داعشەکان کرد و جەنازەکانیشی هێنایەوە یعنی هیچ کاتێک نەبووە ئاکام بۆ هەر شەڕێک بچێ تیا سەرکەوتونە بێ یا بەناوەکان هاتبێتەوە دواوە بۆیە لە دووس شەڕە بوو ئاکام خۆی پێ ناگیرا دەچوو لە هەر جێگایەک شەڕ هەبووە ئاکام لەوێ حاضر بوو ئەو کاکە عەلیە قسەیەکی جوانی کرد بەڕاستی ئاکام لە هەر شەڕێکا بووە ئەو شەڕە سەرکەوتنی ئاکامی پێوە دیار بوو من زۆر دڵم لە لای بوو زۆر شم خۆش دەویست وەکو دەتوانم بڵێم ئێستا لەگەر جگەرگۆشەکانم فەرقی نییە کە بەجێ هێشتوم بۆیە زۆر بە ئاسانیش قسەم پێ ناکرێ ئاکام لەگەر ماڵی ئێمە شەهاد و چۆی هەبووە لەگەر منە لە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ لە ئەو لەم قەڕەکەی کاک جەعفەر بووە بەڵام بەردەوام خۆی و کاک جەعفەر لە کەیوان بوون یا من لە ئەو ماوەیە کە لە پسای مەحوەری چواری باشووری کرد ئەم ئەخیرەکە ئارامی هەیە مەسەلە بەڵێ بەڵام ئاخیری ئارامێش کە لێرە هەر ئەو لاقاتە وەکو پۆک باسم کرد لە برایەک شیرنتر بووە دوایین جارش بۆ مەڵبند کە هات بۆ لام هەندێ ڕسمی هەیە بدەم بە پێکەنینەوە ئەو دەیوت کاک وەستا کاک وەستا زۆرم پێ خۆشە هاتوویتە ئەم مەڵبەندە و تا پێشم وتم ئاکام کەسێکم بۆ دەستنیشان کە لە هێزەکەت دەیکەم بە مەسئولی کۆمیتەی ڕێخستن لە ناو هێزەکەی ئەویشا ئەوژوتی خۆتان چێتان پێ باشە وتم خۆت بەدهێنی خۆت کەسێکی بۆ دیاری کردین ئاکام کوڕێکی دەم بە پێکەنین کوڕێکی بە خوێنەوار کوڕێکی عاقڵ کوڕێکی ژیر و ئەوەی کە من زۆری عجابی بووم لە هەموو کاتێکە نوێژەکانی خۆیە کرد قەت نەبوو ئاکام بێڵێ یەک جار لە نوێژەکانشی بچێت ئەمجا کەسێکیش بوو احترامی گەورەتر لە خۆی زۆر زۆرەگرت ئەمە یەکێک بوو لەوانەی کە بەڕاستی لە فەرماندەی وا گەنجە من یەکەم جارە بەر چاوم بکەوێ بۆیە من ئەمە ئەگەڕێنمەوە دروستبوونی ئاکام دروستکردنی ئاکام
ئەگەڕێنەوە بۆ مەدرسە گەورەکە یەکێتی نیشتیمانی ویستم و پرسیارە بکەم بەبێت تاسوبێ حزبی کاگوستا ڕسوول یەکێتی وێ ڕای ئەو هەموو کێشانی کە هەیەی وێ ڕای ئەو هەموو ناکۆچی سیاسیانی لەگەڵ هێز و لایەنەکانی تر نهێنی ئەو چی ینی ئەم خەڵکە لە ناویێکێتی ئاوها پێ ئەگا و خۆی ئەکا بە قوربانی ئەزانی خۆی دروستبوونی فەرماندە تەمان دوولایەنە لایەک دەبێت خۆی تیای بێ ئەو کەسە ئەوە باسمان کرد کە خۆی کوڕێکی ئاوا بووە لایەنێکی تری لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە مەبدەئێکەیە کە هەر کەسێک دەستی دایە چەک لە کاری پێشمەرگایەتیە نابێ بکەوێتە دواوە مەسەرەن بۆ نمونە شەید شێرکۆ خۆی لە ئامرلیوا بوو ئامرۆ فەرزە و چوو شەید بوو شەید حوسێن هەروە شەید سەڵاح هەروە شەید کەمال هەروە زۆر بەشیان بە پێوە زۆربەی شەیدەکان هیچ شەیدێکم نەبینی و تا ئێستا لە برادرانی ئێمە لە دواوە فشێکی بەرکەوت بێ ئەم فەرماندەکان بەتایبەتی پێشمەرگەش ئاکامیش لەم مەدرسەیە فێر بوو زوو فێر بوو مەدرسەیە کە هێناوی پێگەیاندنی مەبادئی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەبەن مەبدەئی یەکێتی و مەبدەئی کوردایەتی جیاواز نییە بۆ ئاگاداریتان یانی کە باسی یەکێتی نیشتیمانی کوردستانێکەی ئەبێ بڵێ مەبدەیەکی کوردانە و کوردایەتیە لەبەر ئەوەی یەکێتی هەروە بووە نیشتیمان پەروەەر بووە بۆ نمونە دەیان جار ئاکام هاتۆ پێشنیاری بۆم کردووە کاک وەستا بە هەندێک کە بچینە پێش بۆ نمونە ئێمە سەنگەرەکانمان لێدا بوو قەڵامان هەبوو لە پێشی جەبهەکە ئەو بۆەوە ناوەستا لە بینی قەڵاکانەوە چوو دەستی لە دژمندەوەشان دەیوت بەش خۆم ناوە چۆڵکەن تۆزێکە بچینە پێشتر ینی ئەم نیشتیمان پەروەریەیە تا خاکت خۆش نەوێ ناچیتە پێشەوە کە خاچی خۆت خۆشویست کە نیشتیمانی خۆت خۆشویست کە مەبادئێک ئەمانەی لە ناخت کۆک کردەوە من نیشتیمانی تۆی و داگیر کراوە بێگومان بۆ ئازادی ئەو نیشتیمانە لە هەوڵە ئابی ئاکام یەکێک بولەوانەی پڕ بە باڵای خۆی ئازادی نیشتیمانی بەلاوە گرنگ بوو نیشتیمانی ئەو گرنگجیدانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ئەمڕۆ خەمگینێکی زۆری پێوە دیار بوو لە وتارەکەشی ئەوە دەردەکەوێت یعنی لە ئاستی باڵا سەرۆکی ئەو حیزبە بۆچیانی کاک ئاکام لەم دوایە زۆر تێکەڵ بوو لەگەر کاک باڤڵە ئەو هێزەی کۆماندۆ کە زۆرتر چوە پێش کاک باڤڵ خۆی ڕاستەوخۆ قیادەی دەکرد ڕاستەوخۆ دەمی دەکرد دەستی پێوە بوو ئەو تێکەڵ بوونیە و وەک باسم کرد ئاکام بێچێک نەبوو کە بیبینی و تێکەڵی بی و برادرت بێ خۆشت نەوێت نی بەدەست خۆت نەبوو هەموو سیفەتێکی تیا بوو لە پاچی لە دەستپاچی لە داوێن پاچی لە زمان پاچی لە عقل لە معریفە خۆ تو کاتێکش کەسێکیەوە بینی چۆن خۆشت ناوێت کاک باڤڵش لەسەر ئەو ئەساسە گرنگجیەکی زۆری پێدا و ئەمەش بۆ خۆی شانازیەکە بۆ هەموو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گرنگجی بە فەرماندە قارەمانەکانیان بدرێت چونکە ئەم فەرماندانن ئەمەی کە لە دوای ئەویشەوە دروستە بێ هەست بەم گرنگجیدانە کە هەست بەوە کە حیزبەکە لە پاڵپشتیایەتی بۆیە دەبێت بە فەرماندەیەکی ئازاوە یەکێتیش مەدرسەیەکە بۆ پێگەیاندنی فەرماندە هیچ درێغی ناکە. کاک وەستا ڕسوول ئەمڕۆ ئەو هاوخەمی خەڵک نەکەر ئەمڕۆ لە ڕۆژی دووشەمەی ڕابردوو تاکو ئەمڕۆ هاوخەمیشی سەرتاسەری هەیە وەکوی کاک عەلی ژووتی وەکو پێشمەرگەیەک مەسەلەن خەڵکە بووە ینی تەنانەت خەڵکی بێلایەن خەڵکی کاسب خەڵکی تر مەسەل ئەمڕۆ بینیمان لە ڕێگەی مەتاڕۆ تا گەیشتە فەرماندەی خەڵک دەستی لەسەر دڵی بوو خەڵک لە ینی میوە فرۆشێک کاسبێک دەستی لەسەر دڵی بوو لە هەولێر بە هەمان شێوە لە تۆڕ کۆمەڵاتەکان ئەمە چی پێوتن بێ بەڵێ ئاکام کوڕێک بوو یەک ریزی میلێتەکەی بەلاوە زۆر مەبەست بوو تێکۆشان و خەباتی و ئاواتیشی زۆر جار قسەی کردووە لە لامان لە کۆبنەوەکانە هەڵساوە قسەی کردووە ئاواتی بوو کە هێزی پێشبرگی کوردستان یەک دەست و یەک ریز بێ هەموو لایەنە سیاسەکان یەک ریز بن بۆیە ئەو گەنجیش بوو لەو خۆیە بە زیاد بێت تێکەڵ بە شەڕی ناوخۆ ئەو شتانەش نەبوو بوو بۆیە من پێم وایە ئەمانە هەمووی نقطەی گرنگی ئاکامە کە خەڵک بەو شێوە بۆی پەرۆژ بوو بەڵێ لایەنەکانی تریش لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم نوێنەرایەتیان لەو مەراسیمانە بوو محافزی هەولێرم بینی لە هەولێر لە بەشدار بوو لەو مەراسیمەیە کە ئەوانە بڵین لەلایەنێکی ترن و کاک حەمەی حاجی مەحمودم بینی بەیانی کۆمەڵ و یەکگرتو و کۆمەڵ و هەموو لایەنەکان واتە ئاکامی کورد بوو پێشەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەو ڕۆحیەتە چییە لە ناوێکێتی کە فەرماندەکانی پێشکەش بە کوردایەتیە کانێک بە یەکێتی ڕاستێکت پێ بڵێم زۆر جارکاری حیزبایەتیم لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان کردووە پێشترش پێشەوەی
فەرماندەی ئاسکەریش بێتم جێگری مەڵبەندی پێشمەرگە بوومە ڕابەری سیاسی بوومە لە هێزەکانە دوایش ئێستاش کە مەسوولی مەڵبەندی پێشمەرگەم هیچ تەوجیهێکی ئێمە بۆ هێزی پێشمەرگە جگە لە کوردایەتی زیاتری چکەنیە کوردایەتی نیشتیمان پەروەری ئەمە بەرنامەی پەروەردەکردنی ئێمەیە بۆ پێشمەرگە و بۆ فەرماندا ئەم مەدرسەیە لە کۆنەوە هاتووە ئەمە من نیم خاوەنەکە ئەمە مامجەلالە خاوەنی ئەم فکرێ مامجەلال ئەو سەردەما هەموو جارێک کە دەهاتە فەرماندەی لەگەڵ ڕابەرسیاسەکانی ئێمە کۆ بووە لەگە مەڵبەندی پێشمەرگایە کۆ بووە ئەو سەردەمە ماوەی کاک عومەر فەتاح بوو کاک کورد و قاسم بوو مەسئولی مەڵبەند شاخەوان ڕەحمەتی بوو کاک جەعفەر بوو کاک مستەفا چاوڕەش بوو کاک فەریدون عەبدولقادر بوو هەموو کاتێک کە دەهات لە پێشەوە لەگەڵ ڕابەری سیاسیەکان کۆبوونەوەی کرد باسی لەم ڕۆحیەتا کرد باسی لە پەروەردەی نیشتیمان پەروەری و کورتپەروەریە کرد هەمیشە ئەیگو لەگەر پێشمەرگەی کوردستان نەبێ ناتوانێت پێشمەرگە هیچ لایەنێکی تر بێت واشمان کرد زۆر جار لە پێناو ئەو کوردایەتی بوونە خۆماندانە بۆ نمونە ئێمە لە کاتێکا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانش لە ئاشتێواییدا بووین شەڕێکمان توش بوو لە هەورامان شەڕێکی نەخوازرا و شەڕی ئەنسار الئیسلام من ئەو کاتە جێگری مەڵبەند بوو یەکێکم لەو قوربانیانەی کە ڕێک لە پێشەوە لێدرامۆک و هەموو پێشمەرکانی تر لە ناو شەڕەکەیە بووم بۆیە ئەو ڕۆژە بیرم دێ زۆرمان شەیددا 50 شەیدماندا پێم وایە ئەو ڕۆژە بە هەمووی لای منە لە قۆڵەکەی من هەر شەیدە بوو تر لە هەموو قۆڵەکان ئێمە ئاوا فێرکراوین کە نابێت لە دواوە بین نمونەی شێرکۆ حوسێن وان بۆ خۆی نمونەیەکی گەورەیە نمونەی نەریمان نمونەی شێرزاد بڕۆ ئەکەن ئەو شێرزاد حەسەن زەنگنە جێگری لیوا بوو تەلەفۆنم لەگەڵ یەک لە کاکیوام دەست نەکەوت ئامر لیواکەی و کاتە بە تەلەفۆنم لەگەڵ کاک سەلاما کرد ئامر فۆجێک بوو لێوێ بوو تم سەلام ئێوە پەلە نەکەن من هێزەکەی دژەتیرۆر وەلای منن لە ڕێی سکەی قتارەکەەوە ئێمە دێن بەرەو نەهرەوان تیارەکان لێە دەن ئێستا دوای تیارەکان ئێمە دێن بۆوێ اینجا ئەمە هەرواش بوو چاوەڕێ تیارەکانمانەکەن کاک شێرزاد پەلەی کردبوو ڕەنەوەستا بوو تا تیارەکان دێ گەیشتە ئێوە شەید بێ نمونەی تر بۆ نمونە لە ڕزگاری کەرکووکە عەبدوڕەزاق کە ئەو کاتە ڕابەری سیاسی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بوو مەسئولی سیاسی بوو مەسئولی ڕێکخراوی کۆمەڵەش بوو یعنی سەرکردەیەکی یەکجار گەورە و بەهێز بوو کە بۆ کەرکووک هاتن ڕۆژی یەکەم برایە قارەمانی هەبوو خولا مەسئولی تیپەکانی بروسک بوو لە کەرکووک شەید بوو لە کشانەوەی کەرکووکشا خۆی شەید ینی بۆ تازیەکەشی نەگەڕایەوە بۆ هەولێر زۆرێک لە دوێنێ یادی شەهید قارەمان ڕوستایی بوو لە جەلەولا مەسەلە ڤیددیۆیەکیان بڵاو کردوتەوە کەڵێ زۆر ئاگاتان لە خۆتان بێ لە قەناسەکانیان بێ بەڵام بە هیچ شێوەیەک ڕوو لە دواوە نەکەن ڕووتان لە پێشەوە بێ زۆر جار ئەم ئەوژێکێک بوو لە فەرماندەکان بەڵێ زۆر جارم شتم بینیوە فەرماندا کە لێ با بڵێن پاشەکشێکی کردووە ئامادە نەبووە بەڕێە پشتکاتە دوژمن و بڕوە بینیومە پێشمەرگە و فەرماندا ئاوا تەقی کردو بەرە دواوە کشاوە تۆ کەزانی و شێتی جەبەکە شکاوە بۆی گولەکە ئەگەر هەر بەرشیکەوێ بەرسینجی بکەوێ بەرپشتی نەکەوێت ئەمە بۆتە نەریەت لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە باش ئەبڕۆ ڕۆژی ئالاش بوو کاگۆستا ڕسوول ئاڵا مثلەن خۆ زۆر جار لە دنیا شەڕی گەورە لەسەر ئالا کراوە لەسەر مەسەلەن ئالا لەکوێ بوو تۆ ئەو خاوەنداریت ئەوەیە بە تایبەتێکە لەسەر زەوی چەقێنرا و لەگەڵیشیدا بەهۆی قەیرانەکان و بەهۆی کەم تەرخەمی و گەندەڵی و ڕەنگە تەحەسوبی حزبیەوە نیتیمای نیشتیمانی لای تاکدا بەزیوە ئەم ڕۆحیەتە لە تەنیشتیشی ئەمە هەیە ئەمە بۆ زاناجان ئاڵای کوردستان پیرۆزە کەسمان نابێت ڕۆحێتمان و ئینتیمای نیشتیمانیمان لەو مەسەلە دابەزێ ئەو مەبدەیەکی گەورە و ڕئیسیە بێگومانم ئاڵایە لە شۆڕشەکەی قازیە دروست کراوە و لەو کاتەشە من هینی دروستکردنەکەشی هەندێک زانیاریم هەیە لەسەری کە دروست کراوە بۆ بە ڕەمزێک بۆ کورد بۆ کوردستان و هەمومان سێریکە ئەو دیسانەوە خوا ئاکامی زۆر زۆر خۆشویستووە ئاکام لە ڕۆژێکە جەنازەکەی دێتەوە تەرمەکەی دێتەوە لەگەڵ ئاڵای کوردستانە شەهیدێکی وا گەورەی کوردستان بەیەکەوە ئاوێتە ئەکرێت لە هەمان ڕۆژ واتە هەردووچیان ئینتیمای نیشتیمانیەکەیان زۆر گەورەیە بۆیە ئاکام شەید بوونەکەشی هاتنەوەکەشی مەراسیمەکەشی کەوتە ئەو ڕۆژەی کە ئاڵای کوردستان بەدەستی خەڵکەوە لە دیار سەری ڕابگیرێ ئەمە زۆر کار بەڕای من یەک لە هینەکان بوو کە قسمەتێکە ڕەنگە دەست هەموو کەس نەکەوێتەوە ئێمە دەمێکە وەکو هەموو وڵاتانی دنیا
ئاڵایەکمان نییە یەکگرتوو بێ و هەڵی دێن ئەم ئاڵایی کوردستان هەیە کە دڵمان پێی خۆشە بەڵام بەداخەوە لە محافلی دەولیە لە نەتەوە یەکگرتوەکانە تا ئێستا لەبەرەوەی دەوڵەت نین جێگای نابێتەوە هەر دەسەڵاتدارێکی زۆردار لە هەر لە چوارلای داگیرکەری کوردستان کە دێن ئاڵاکەمان لێمەنعەکان ئەنی ئەمە ڕەمزێکە لە ناو دڵی خۆتە نایەلێن هەڵی دەی بە دڵی خۆت بۆیە ئەمە دەبێت خەبات بکەین لە پێناو ئەم ئاڵایەیە و ئاوێتەیکەین لە ناخی خۆمانە بۆ مەبادی ئیجتیماعی نیشتیمانی چی بەو گەنجانە ئەڵێی کە مەسەلەن ڕەنگە دڵیان شکابێ نەک ڕەنگە دڵی سەدان هەزاران گەنج شکاوە بەهۆی ململانیشێتی و پارتی بەهۆی کەم تەرخەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان وڵی گەنجەکان لە ئاڵا دڵیان نشکاوە لە نیشتمان پەروەری شاتەرخێت کەم تەرخەمیان نەکرۆ درێغیان نەکردەوە بۆ نمونە ئەمڕۆ ئەوەی لەو هێزەی کۆماندۆ ئەدبینی و لە هێزی پێشمەرگا دبینی لە ١٠ گەنج بوو بۆ ئاڵاکەش کە هە بەدەستەوە گرتە بوو بۆ ئاکامیش کە دەگریا ئەمە بۆ خۆی مانای وایە گەنج هێشتا قوت و بۆرێکی گەورەی تایە بۆ نیشتیمانەکەی بەڵام ئەوانەی کە ئاراستەیانەکەن بەونەوە گەنجێک دانیشێ لە پشتی لاپتۆپێکەوە بێ ئەوی ڕاستیەکان بزانێ لە خۆیەوە دابارێتە سەر کەسایەتەیەک دابارێتە سەر پیاوێکی ئاینی یا پیاوێک پێشمەرگەیەک ئەو نازانێ و پێشمەرگەیە چی کردووە نازانێت چی کردووە لە خۆیەوە بۆ لەبەر ئەوەی تەوجیهێک هەیە لە پشتەوە پێ ئەڵێ تو وا قسە بکە تو وا بڵێ بەداخەوە ئەمە یعنی یەکێکە لەوانەیە کە دیاردەیەکن هین نین یعنی دیاردەیەکی سلبیە لە لای هەندێک ئەو شتەمان زۆر کە من عەدەدەکەمەکەیەکە ڕەنگە ئەوە جیراوەجینا گەنجی ئێمە گەنجی کورد هەر ئەوەی ڕۆژهەڵات ببینە خۆ ئەوە مەسەرەن جارێ هەر گەنجەکان هەر ژنەکانشن هەر کچەکانشان چنە سەر جادە شۆڕشێکیان کرد شۆڕشێکیان کرد و ئەو ئێرانە گەورەیان هاشان ئێ باشە خۆ هەمان گەنجش لێرەیە بۆ ئاگاداریت ئەم گەنجەی کە لێرەیە تاقەشی زیاترە تاقەی هەیە بەڵام تاقەکە خۆت جوانت بۆ چووی کۆمەڵێک شتی ترەوە کە بەهۆی ئەوەی کە بەشان و باڵی فلان کەسە هەڵدا من لێرەوە پێم ناخۆشە بەشان و باڵی ئەو هەڵداوی کە پێی ناخۆشە یاخود گەنجێکیش کە دانیشتووە لە ماڵەوە دێتە دەرەوە نەتەعینە بێ نەکاری هەیە نە ئیشی هەیە لەو سەرجادەیە ئەسۆڕێتەوە وای لێ هاتووە بڵێت تیمای نیشتیمانیم بۆ چییە ڕەو بکە بە هەزاران گەنج ڕەوی کرد من و تۆ منتیقی ڕاپەڕین و ئەوانە باشە زانین بەستا حسایە بکەی لە ١40 گەنجەکانی ڕۆیشتوون یخۆ ئەمە لە خۆشییان یاڕوە بۆ ئاگاداری ئەمە لەبەر ئەوەی کاری دەستناکەوێت لەبەر ئەوەی کار فەرام نەکراوە جا من هیوادارم ئێمە وەک ئەم حکوومەتەی ئێمە بتوانێت بەرنامێکی گشتگیری هەبێ بۆ ئەوەی گەنج ئەم وڵاتە چیتر بەجێنەیە لەو ئینتیمای نیشتیمانیە بکات ینی ڕەنگە گەرکاری بۆ ینی زمینەی بۆ بڕەخسێ ڕەنگە دەیان فەرماندەی ئازای لێ دەرچێت دەیان ئەندازیاری باشی لێ دەرچێت دەیان مامۆستای باشی لێ بەتاکید ئەوەی کە دەیبینی ئستا دروستە بێ لە گەنج دروستە بێ کاکە خۆی مەمانان تەمەنێکمان بردۆ من هێشتا لە وەسەتە لە کاک سعدین پرسیوتی ئەڵێم گەنجەکان و کەمتر گەنجەکان وتی من کەمتر گەنجم ئێمە تەمەنێکمان بردۆتە سەر تااقەتی ئەوانمان نەماوە ئەو تااقەتەی جاران هەمان بوو بۆ نمونە من قاچێکە منی و قاچەکەی تری شم لە 150 نەبوو بەڵام 4-5 ساڵ پێشستا تەکلیف کران بەوەی 6 ساڵ پێشستا ببم بە مەسوولی ئەسکەری بووم چکە بە پێویستم زانی نیشتیمانەکەم لە خەتەرا بوو کردیشم بەڵام ڕەنگە ئێستا لە ڕووی جەسەدیەوە مەسەرەن فەرقی هەبێت لە چاو جارانەوە بەس ئێستا کە گەنجێکی وەکو کاکە ئاکامی ڕەحمەتی و گەنجەکانی تریش کە لە کۆماندۆن فەرماندن یا لە هێزەکانی تر تقریبا بەڵجەتیرۆ هەر هێزەکانی هەفتا تقریبا لە 180 بۆ 75 بۆ 80 ئێستا هێزەکەی بەرەو گەنج چووە فەرماندەکانی لە گەنج داناوەتەوە بۆ نمونە لە لیوایە کە یەک ڕوتبەی ئامیدمان هەیە ئەوەی تر هەمی خواردترە بۆ سەرەوە نییە ئەوانەی تر زۆریان کرد زۆرمان دوو بوونە زۆر خەبات جێڕن بەڵام ئەبێ ئیتر لە هێزێکی ترا خەریکین ڕێکیانە خێنەوە کە ناوی هێزی یەدەکی یەکێتی نیشتیمانی کوردستان نەکێتیانی هێزی یەدەکی هێزەکانی هەفتایە بەڵام لێرە یەکێتی و لەو لاش ڕەنگە هیوادارم ئێمە بتوانین هەفتا بکەین بە یەک بۆی بڵێن هێزی یەدەک هەمووی بگرێتەوە ئێمە وەکو پێشمەرگە لە ڕاستی شایەدیەک بدەین لە ناو هەشتا و هەفتایە هیچ جیاوازیەک نییە هیچ بڕوا ئەەکەی یەک قسەم لە هێز لە پێشمەرگەیەک نەبیستۆ بەرامبەر بە پێشمەرگەیەکی تر بیکە ئەوەی کە قسەمان پێڵێ ئەوەی کە
بەنەحەق لە پشتی لاپتۆپەکەیەوە دانیشتەوە بە کۆمپیوتەر قسەمان پێڵێ بە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانە غەیرە پێشمەرگەن تەنها پێشمەرگەکان احترام و ڕێزی یەکیان لەلایە یەکێتیە پارتیە سۆسیالیستە هەموو هەر لایەنێکە لە لای ئێمە شوعیە هین نییە یانی ئۆستاد بەڕێستان هیلاکن ماندوو لەو مەراسیمە بەشدار بوون نەمێ دوا سەرنجی تۆ بزانم ینی بۆی ئەو ڕۆحێتە لە ڕۆژی ئاڵایە لە ڕۆژی ناشتنی شەیدا کامە کە ئەو خۆرۆشانە جەماوەری هەبوو ئەو جەماوەرەی خۆشا بۆ کاکە ئەکام و بۆ ئاڵا ئیمڕۆ زیندووکردنەوەی ڕۆحی نیشتیمان پەروەریە زیندووکردنەوەیەکە دەتوانم بڵێم ئەگەر 10 ساڵی کەش 20 ساڵی کەش ئەو لە قتاتە گەورە جەماهیریە حاجتەی کە بۆ ئاکام کۆبووتەوە ئەوەندە خەڵک پەرۆش بوو لی بدەیتەوە گەنجی پێڕاچەڵە چێری بێ بە نیشتمان پەروەرێکی باش بۆیە هیوادارم ئێمە سیاسیەکان حزبە سیاسیەکان بە خۆیاندا بچنەوە لەسەر مێزێکی گفتوگۆ دانیشن بیر لەوە بکەنەوە ئەم میلەتە ئەمەیە ئەم قووەتەی هەیە بۆ لە دەست خۆتانیەدا زۆر سپاس بۆ بەڕێز وەسا ڕسوڵ دامی سەرکرێتیشی نیشتیمانی کوردستان و کات لە پرسای مەڵبەندی پێشمەرگە سوپاس بینەرانی خۆشیز لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردنیەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لە